چوونە سەرەوەی بەردەوامی ژمارەی بەجێماوان لە خوێندن لە ئێران. ڕۆژی دووشەممە سیوێکی جۆزەردان کاتێک کە هەواڵنێرێک لە حاجی میرزایی وەزیری ئاموزش و پەروەرشی پرسی کە دەڵێن 3 ملیۆن خوێندکاری بەجێماو لە خوێندن لە ئێراندا بوونی هەیە بە لەفزێکی ناشرین وەڵامی داوەکە ئەوە درۆیە. ئەوەش لە حاڵێکدا بوو کە چەند ڕۆژ پێشتر یەکێک لە جێگرانی وەزیری ئاموزش و پەروەرش بە جۆرێکی دیکەم هەواڵەی پژڕاست کردبووەوە. ئەو وتبووی کە لە ژمارەی 11 ملیۆن و 500 هزار خوێندکاری پلەی مامناوەند تا بە ئەمڕۆ تەنها 8 ملیۆن و 400 هزار کەس بۆ کتێبی دەرسی ناونووسیان کردووە و تاکیدیشی کردبوو کە هێشتا 3 ملیۆن و 100 هزار کەس بۆ کتێبی دەرسی ناونووسیان ئەنجام نەداوە. هەر لەم پەیوەندەدا ئەنجومەنی پشتیوانی لە مافی منداڵان و میرمنداڵان کە ڕێکخراوێکی مەدەنی یاساییە بەیانیەکی بۆ پشتیوانی لە خوێندکارانی زیاندیتوو لە جەریانی ناڕەزایەتیەکان بڵاو کردەوە. ئەم ڕێکخراوە تاکیدی کرد کە مەسەلەی دەست هەڵگرتن لە خوێندن بەهۆی هەژاری و کێشەی ئابووری کۆمەلگا لەگەڵ سەرهەڵدانی قەیرانی کۆرۆنا بە شێوەیەکی بەرچاو چۆتە سەرێ. ئەم بەیانیەیە هەروەها ئاماری دەست هەڵگرتنی 5 ملیۆن منداڵی لە دەستپێکی قەیرانی کۆرۆنا ئاشکرا کرد کەوا بوو پێویستە بە جەنابی وەزیری ئاموزش و پەروەرش بوترێ ئەوە ئێوەن کە درۆەکەن، ئەوە ئێوە و دەسەڵاتی کۆماری ئیسلامیە کە بە درێژەی سیاسەتی دژەمرۆیی ژمارەیەکی بەرینتان لە منداڵان و تازەلاوان لە خوێندن بێبەری کردووە. ئەوە ئێوەن کە منداڵان لەوەها پانتاییەکدا ڕەوانەی کارگە و شەقامەکان دەکەن، ئەوە ئێوەن کە منداڵانی بنەماڵە هەژارەکان لە دەستی مافیاکاندا قوربانیەکەن، ئەوە ئێوەن کە منداڵانی ئێران بەرەو زەبڵگەری دەبن و دەیان خەنە داوی زیانە جۆرا و جۆرە کۆمەڵایەتیەکانەوە. لێکۆڵینەوە مەیدانیەکان سەبارەت بە دەست هەڵگرتنی پێشوەختی خوێندکاران ئاماژە بە هەژاری بنەماڵەکان و نەبوونی کەرەستەی فێربوونی گونجاو بە تایبەت لە ناوچە گوندنشینەکان و گەڕەکە هەژارنشینەکانی پراوێزی شارەکان دەکات. شێوازی فێرکردنی نادروست و درێژخایەن بوونی سونەت و کولتور بە تایبەت لەگەڵ پەیوەند لەگەڵ کچان لە پەنا هەژاریەوە دوو هۆکاری دیکەن کە دیاردەی دەست هەڵگرتن لە خوێندن پەرە پێدەن. لە خۆڕانیە کە دەست هەڵگرتن لە خوێندن زیاتر لە ناوچە دوورکەوت و پراوێزەکاندا باوە. لەم ناوچانەدا ژمارەی منداڵانێک کە بە تایبەت بەهۆی هەژاری لە چەرخەی خوێندن دەڕۆنە دەرێ هەموو ساڵێ زیاد دەکات. ئەو منداڵانە کە دەبنە نان دەرهێنەری بنەماڵەکانیان لە هەمان حاڵدا هێزی کاری یەکجار هەرزان و بێدەنگ و هەروەها سەرچاوەیەکی بەسوود بۆ سەرمایەدارانن. تۆڕێکی بەرین لە منداڵان بۆ نمونە لە کوردستان لە کارگەکانی تەونکردنی سەربەسپای پاسداران لە بارودۆخێکی یەکجار دژواردا کار دەکەن و دەچەوسێنەوە. لە ناو منداڵانێکدا کە لەگەڵ دەست هەڵگرتنیان لە خوێندن بەرەو شەقامەکان دەکێشرێن بارودۆخی منداڵانی زبڵگەر و منداڵانێک کە دەکەونە ناو داوی باندە مافیەکانەوە لە هەمووان دژوارتر و دڵتەزێنترە. بە پێی لێکۆڵینەوەیەک کە لەلایەن ئەنجومەنی دیفاع لە مافی منداڵانەوە ئەنجام درراوە تاران 14,000 زبڵگەری تێدایە کە تەمەنیان لە نێوان 10 تا 15 ساڵە و هەندێک جار تانیوە شەوکارەکەن. بێگومان کاتێک کە باز لە فەلاکەتی زاڵ بەسەر پەروەردە و بارهێنان لە ئێران و دەست هەڵگرتنی 4 تا 5 ملیۆن خوێندکار لە خوێندنەکرێت ناکرێت باز لە معلیمان و بارودۆخی دژواری ژیانی ئەم توێژە زەحمەت کێشەش نەکەین. لە ماوەی ساڵانی ڕابردوودا خەباتی معلیمان بووەتە ناوەندێکی چالاکی سەرتاسەری بۆ دەربڕینی ناڕەزایەتی دژ بە سیاسەتی پەروەردەکردن و بۆ باشترکردنی بارودۆخی ژیانی معلیمان. معلیمان لەگەڵ تێپەڕینی کات و گۆڕدرانی دەوڵەتە جۆرا و جۆرەکان هەموو ساڵێ بەتایبەت لە دەستپێکی هەفتەی معلم لە وتار و کۆبوونەوەکاندا بە پلە و پێگەیان هەڵکوتراوە و باز لە پێویستی چارەسەرکردنی کێشەکانیان کراوە، بەڵام بەکردەوە هەتا ئێستا گرەی هیچ کام لە کێشەکانیان نەکراوەتەوە. ئەم کێشانە لە بارودۆخی ئێستادا چەند بەرابەر بوون و ڕۆژ بە ڕۆژ بە خاتری سیاسەتەکانی کۆماری ئیسلامی لەم بوارەدا زیاتر پەریان سندووە و لە ڕاستیدا ئەمڕۆ لە ئێران درێژەی کێشەی بژێوی و کۆمەڵایەتی معلیمان ئیتر بۆتە ڕەوتێکی درێژخایەن. ئاشکرایەکە کێشەی بژێوی معلیمان و کێشەی پەروەردە پەیوەندیەکی ڕاستە و خۆیان لەگەڵ یەکتر هەیە و ئەوەش خۆی بەستێنی هاتنە خوارەوەی ئاستی خوێندنی پێکێناوە. بەپێی ئامار و زانیاریە بڵاوکراوەکان لەلایەن ناوەندە ڕەسمیەکانەوە سەهمی هەزینەی پەروەردەکردن لە گشت بەرهەمهێنانی ناوخۆیی نزیک بە 2.5% کە لە ماوەی ساڵانی ڕابردوودا هەندێکیش لەو ئاستا هاتووەتە خوارتر. ئەوەش لە حاڵێکدایە کە کۆماری ئیسلامی بە پێچەوانی ئەوەی کە قەیرانی ئابووری جۆرا و جۆر بەرەوکی گرتووە بە پێی راپۆرتی دامەزراوەی نێونەتەوەیی لێکۆڵینەوەی ئاشتی ئێستکهۆم نزیک بە 16 ملیار دۆلاری لە ساڵی 2020دا هەزینەی کەرەستەی نیزامی کردووە. هەڵبەت لە هەمان حاڵدا دەزانین کە سپای پاسداران
چەند بەرابەری ئەم بڕەپارەی لە سەرچاوە سەربەخۆ ئابوووریەکانی خۆی بەدەست دێنێ و لە بەرامبەردا نەماڵیا تێگەدات و نە بە هیچ ناوەندێکیش وەڵام دەرەوەیە. بەپێی هەرم راپۆرتە بودجەی نظامی ئەمنیەتی ئێران هەموو ساڵێ دەڕواتە سەرێ و ئەوەش لە حاڵێکدایە کە بودجەی پەروەردە و بارهێنانی ئێران بە ئەترافی وەزیری ئاموزش و پەروەرش لە 18% بۆ 8% هاتووەتە خوارێ. بەپێی ئامارە ڕسمیەکان ئاستی مامناوەندی سەهمی پەروەردە و بارهێنان لە بەرهەمهێنانی ناوخۆیی لە ئاستی دنیادا 4.6%، ئەوەش لە حاڵێکدایە کە لە ئێران ئەم ڕقەمە کەمتر لە 2%. کەوابوو ڕژیمی کۆماری ئیسلامی هەم لە بواری قەبارە و هەم لە بواری ناوەرۆکەوە پەروەردە و بارهێنانی ئێرانی بەرەو دواوە بردووە. بێگومان ڕزگاری لەدەست ئەم ڕژیمە لە هەمان حاڵدا پێویستی بە هەوڵێکی جددیە بۆ سڕینەوەی ناوەندەکانی فێرکردن لە ئاسەواری دەسەڵاتی ڕژیمی ئیسلامی لە بوارە جۆرە و جۆرەکاندا.